ئێستا دوای 38 ساڵ هەڵەبجە هێشتا ئازار دەچیژێت. برینەکان قوڵن، ڕێژێ شێرپەنجا و نەخۆشیەکانی هەناسا و کەمەندامی زەگماکی لە ناوچەکەدا هێشتا زۆر بەرزە. فرمێسکی دایکان وشک نەبووەتەوە و لە هەموو سوچێکی شارەکەدا بێدەنگیەکی پڕ لە هاوار دەبیسترێت. خاکی هەڵەبجە هێشتا بەو گازە ژەهراویانە پیسە و تەنانەت ئەو منداڵانەی دوای چەندین دەیەش لەدایک دەبن کاریگەریەکەیان بەسەرەوەیە. تا ئەمڕۆش هیچ دادپەروەریەکی نێودەوڵەتی بۆ قوربانیان جێبەجێ نەکراوە و ئەو کۆمپانیا گەورانەی چەکیان دابین کرد بێسەزامانەوە. هەڵەبجە تەنیا مێژوونیە، بەڵکو برینێکی زیندووە کە هێشتا ڕۆژانە مرۆڤەکان دەکوژێت. پێویستە ئەم جینۆسایدە لە هەموو کتێبێکی خوێندنی جیهاندا هەبێت تا نەوەکانی داهاتوو بزانن چی ڕوویدا. ئەرکی ئێمەیە ڕێگە نەدەین ڕاستیەکانون ببن. هەڵەبجە ناسنامەی مەزلومیەتی گەلێکە کە هەرگیز لەبێر نەکرێت و دەبێت وەک وانایەکی مرۆیی بۆ هەموو جیهان بمێنێتەوە.